سڵاوتان لێ بەڕێزان، ئەمڕۆ بەرنامەکەتان هاودەمە لەگەڵ 24هەمین ساڵیادی کیمیابارانکردنی شاری هەڵەبجەدا. لەگەڵ ئەوەی کە دەتوانن لەسەر ئەو بابەتە قسە بکەن یاخود لەسەر ئەو یادا تەورەکەتان کراوەیە دەتوانن لەسەر هەر کێشە و بابەتێکی تریش قسە بکەن. پاش کەمێکی تر پەیوەندەکانتان وەردەگرین. سڵاو لە گیانی پاکی شەیدانی هەڵەبجە. بەڵێ دەروێش لە هەولێر. فەرموو کاک دەروێش. ئەو کاتە دواش کاک. زۆر سپاس دەکەم کاک دەروێش. دەست خۆشتان لێکم. دیارە کاک دوێنێ کەرەتەوەری دوێنێ زۆرم هاوڵە کرد 255,000 لێمدا چەندیندا زڕەسیدا بۆ مەرنەجیدا تەوەرێک بلا من گرنگ بۆتەوەرە. بەڵێ فەرموو ئەمڕۆ کراوەیە کاک دەروێش دەتوانێت قسەی دەستەکەی فەرموو. بەڵێ زام کە کراوەیەوە تەوە دیارە کوشتنی مرۆڤ خۆی کارێکی قێزەون و ناڕەوایە. بەڵێ. وەلەویش ناڕەواتر تۆڵە سەمنەوەیە بە هەمان شێوە واتە کوشتن. بەڵام دیارە هۆی تۆڵە بەم شێوەیە لە نەبوونی دەسەڵاتی قەزایی واتە بۆشایی دەسەڵاتی قانونیە. ویان زۆربەی جار پەنا دەبدرێت بۆ دیوەخانەکان بۆ قسڵح لە بڕی دادگاو لە بەڵام لە کوشتن و تۆڵە کستەنەوەکەی قێزەوەنتر ناو ئەو دیوەخانی ئاغاکانە و لەگەڵ ئەو قسە فڕوکوتانەی کە دەکرێت بۆ سڵە چونکە زۆربەر جار بە سارەنووسی ئافرەتی بێتاوان تاوە دەبێت واتە سڵح بە ئافرەتەکرێتن. بەڵام ئەگەر دەسەڵات یاسا سەروەر بکات و زۆربەی وەزوو بەزوو کوژان و تاوانباران دەسیر بکات و تەفسیم بە دادگا بکرێن ئەوە کوشتنیش بنبڕ دەبێت سزای خۆیان وەربگرن. نەوەک لێکۆڵینەوەی سەرسوورێنەر و کۆمیدی بکرێت وەک ئەوەی کە بۆ سەردەست عوسمان و سۆرانی مامە حەمە و ئەو برا جوانانە کرا کە دەسەڵات خۆی دەستی تێدا بوو بەڵام بە کۆمیدی شتەکانی کردو تا ئێستا کە قەناعەتی نە کەس هاتووە نە من دێ نە کەسی کە دێتن لەوانەدا. دیارە ئەو بابەتە لێکۆڵینانەوە ئەو زۆرە ئیجراعاتانە ئەوە وای کردووەکەوە کوشتن زۆر بێ و نەبوونی ئەو یاسایەش و ئەو تحقیق و لێکۆڵینەوە وای کردو تۆڵە بسەنێتەوە خەڵک پەنا بەرێ بۆ تۆڵەوە زۆر سپاسانەکەم. زۆر سپاس بۆ پەیوەندەکەت. بەڵێ هاوکار لە هەولێر. فەرموو کاک هاوکار. کاکشوانێ باش. زۆر سپاس دەکەم کاک هاوکار. باس دەکەم. وەڵای کاکشوانەگە بوارم دەی تێ لەسەر مەسەلەی پێشمەرگە دەمەوێت قسە بکەم. فەرموو کاک هاوکار. بەڕاستی بەداخەوە بۆ وەرپرسانی حکوومەتی هەرێمی کوردستان تەماشا دەکەی جهەتێک لایەنێک بە گیان بەرگری بە خوێن بەرگری لە دەستکەوتەکان لە پەرلەمان لە حکوومەت لە جەماوەری کوردستان دەکەن. بەڵام بەداخەوە ئەم جهەتە پشتگوێ خراویش پێشمەرگەیە. من بەنسبەت ئەو چوالیوە قسە دەکەم. چەندین جار بەرپرسان دینە سەر شاشە کاگەنوەر کاکجەبار دەڵێن موچەی پێشمەرگە 800,000 و 900,000 بەڵام بۆ ڕاست و درستی ئەو هەواڵە کاکشوان من دەمەوێت ڕاستەکەت پێ بڵێم ئەویش کە ئەوەیە تەنها موچەی پێشمەرگە 500,000 بۆ محلماتی تێنافتان. جابۆیە داواکارم لەو بەرپرسانە چیتر نێن درۆی شاغدار بۆ خەڵک نەکەن ژیانی پێشمەرگە خۆشکەن پاش ماوەیەکتر تونجوقی دەنگدان دێتە گۆڕێ ئەو کاتی چ بە خەڵک بڵێن چۆن وعد بە پێشمەرگە دەم لە جێبەجێ دەکەین. من تەنها ئێوەم خۆندم لەو داواکارم لەو بەڕێسانە چیتر درۆی شاغدار نەکەن. بەڵێ سپاس بۆ پەیوەندەکەت. ئەحمەد لە هەولێر. فەرموو کاک ئەحمەد. ئەلو. بەڵێ کاک ئەحمەد گوێمان لێتە. ئەو کاتر باش. زۆر سپاس دەکەم. دەستخۆشی بەرنامەکەت لێ دەکەی. زۆر سپاس دەکەم کاک ئەحمەد. من لەسەر تەوەرەی کوشتن و ئەو ڕووداوانەی کەم جوایە ڕوودا. بەڵێ یعنی خوای گەورە بەو هەموو گەورایەتی خۆی بەو هەموو عەزامەتەکەی کە تۆ تاوانەکەکەی لێت خۆشە بێ. بەڵێ ئێمە حەبی بچووکترین شت لە بەرامبەر خوای بۆ ئێمە کاتێک کە تاوانێکەکەی لێگری خۆش دەبێت. بەڵام یەکەم شت هەموو هۆکارەکەی گەڕنەوە لای حکومەت کە تۆ زەلامێک توش کە تۆ لێک لە کەسێکدا بۆ نایگری بیدێ دادگا و لە شوێنێکی عادلانە محکەمەتی لاگە پێویستی کرد بە کوشتنەوە بیگوشیەوە. بۆ نمونە من کەسی وا ئەناسم کە شەڕێکەکە کە لە کەسێکەکە کە مشکلەیەک دووسێکەکە ئەڵێ بۆ ئاواکەی ئەڵێ وەڵای ئەچم بۆ سزن ئەڵم بۆ سزن خۆش نییە ناخۆش نییە ئەڵێ وەڵای لە سزن خۆش نییە چونکە سزن وای لێ هاتووە وەکو دیوەخانی ئاغا و دەرەبەکان وەکو دیوەخانی قەدیم لێ هاتووە کابرا ئەچی بۆ سزن کە لێ پرسی ئەڵێ وەڵا لێوە خۆشترم نەبینیوە خواردنە خواردنی خۆش
زلی خۆش حەمامی خۆش شوێنی خۆش یعنی وەکو بازاری خۆش هەموو کەسەکانە بینی یعنی تۆ زەلامێکە کوشی سزم بۆ ئەوەیە کە بچی دێ پاڵدەیە یان بیکە بە کاک ئەحمەد زۆر بە کورتی پێت وایە تا ئێستا بۆ یاسا نەیتوانیوە زۆربەی کێشە کۆمەڵایەتەکان چارەسەر بکات زۆربەیان وەک دەبینین ئەو کێشانەی کە پەیوەندیان بە عەشیرەتەکانەوە هەیە لە ڕێگەی یاساوە چارەسەر ناکرێن پێت وایە ئەمە بۆ زۆر بە کورتی گەڕنمە بۆچی کابرا سەرۆک عەشیرەتێکە یان یەکێک لە حیزب باڵا دەستخەنە هەردوو لای یان بۆ ئەوەیە کە خەڵکەکەی لە دەست دەچێت دەست بەسەر پشتی زەلامەکەی داهێنێ بە پیاوەکەی داهێنێ چونکە زۆربەی سەرۆک عەشیرەتەکان پیاویانێ ئەو پیاوانەش کە دروستە بن بۆ حیزبەکانە نەک بۆ خۆیان. بەڵێ سپاس بۆ پەیوەندەکەت بەڵێ سەنگەر لە هەولێر فەرموو کاک سەنگەر. ئەم کاتت باش زۆر سپاس دەکەم. باشی زۆر سپاس کاک سەنگەر. ئەو بڕێزەوە پێش ئێستاکە تەلەفۆنێکی دەرێ سجن ئەوها یعنی نەفەری ئەوها دەردەسە سجن هەموو چوومە سجن ئەگەر خۆشین ئادنی بخۆم یان ئەگەر خۆشین جێگامەوی چۆن ماڵێ بە ئازادی نەجوولێم و بە ئازادی نەچمە دەرە هەر سجنە ئەوزە ئایا خواردنی خۆشە درێ خۆشە ئەوە بەری شێوێکی ئەمە بینیمە کە پێش ئێستا ئەو لەفەری کردە چۆمان کوژا چەند کێشە بە دوا خۆی داینە ڕاست حکوومەت ئەلێرە دەبی ئەو کەسێک کە دەرگیری دەکات لە زیاتی وە یەکەوتە سزای بدەنەوەکو لە پاش ئەوەی کەمشکە زیاتر گەورەتربی بەس یعنی ئەو برادەی کە پێشتریش کەوەتی هانای یعنی دەستی درێژی لە بۆ حیزبەکان ڕاوانەکە یعنی حیزب نەیگوتە تۆ بڕۆ کەسێک لەسەر پارە بکوژە یان لەسەر شتێک بکوژە کە بەهەژەم سەر سزن بدێ من لە سزن خۆشنیژا بەسەرەوە بەڵێ سپاس تەوەلێک دەکەنەوە پێویست ناکە دەست لە بۆی حیزبەک درێژ بکەن تێدەگەی چونکە حیزب زۆر لە بۆ گەورەتەکان و بەحشە حیزبی بکەن. سپاس بۆ پەیوەندەکەت بەڵێ لیزا لە سلێمانی فەرمووی لیزا خان. ئێوارە باش کاکشوان زۆر سپاس دەکەم لیزا خان. سپاس بۆتۆ کاکشوانە تۆنم بەدەل لە تەوەرە سیاسەکان لەسەر تەوەرەکی تایبەت قسە بکەم. بەڵێ فەرموو تەوەرەکە کراوەیە لیزا خان هاوکات لەگەڵ یادی کیمیابارانکردنی هەڵەبجەدا. بەڵێ کاکشوان جان بەڕاستی من بۆ یادی هەڵەبجە تەنها ئەوە ناڵێم ئەمە هەڵەبجە ڕەمزێکە بۆ هەموو کورد ڕەمزێکە بۆ هەمومان کێمە خاوەنی ئەوەی کە شتێکی وامان بەسەر هاتووە کە بە دڕندنا بڵین بە شێوەیەکی ئەوەندە دڕندانە ئازاری کوردراوە کە بووتە ڕەمزێک بۆ وەکو هێرۆشیما وەکو کێشێکی زۆر گەورە بوو کە بەرامبەر کورد کرا ئەوە زۆر شتێکی ناخۆش بوو دڵتەزێن بوو بۆ تاکو ئێستاش ئەگەر ئێمە سیرکەین هێشتا بریندارانی شانزەی سێ هێشتا هەرماون هێشتا ئەو کەسانی کە نەخۆشن هاوکاری ناکرێن بەدەلەوە نازانم چۆن بڕواینە حکومەتی ئەم وەسعەکە هێشتا بریندارەکانمان زۆر گوێ لە ئەوانە ناگیرێت. کاکشوان لەسەر تەوەری جۆ مەگەر بتوانم قسە بکەم من مەمنونتە بم. فەرموو لیزا خان فەرموو بە کورتی فەرموو. بەڵێ لە تەنها لەسەر شتی بچوو قسەکەم ئەوش ئەمڕۆ شتێک بوو لە بازار ئەهاتمەوە لە ناو پاسا دانیشت بووم بە شێوەیەکی زۆر ناشرین لە دوامەوە پیانتم کە ینی پارە بم بە پێشەوە سیرچێکیان کرد بە پشتمانی نازانم چی بوو کردیانمە پشتما کە پارەکە بگەێنم ینی بە هەڵەکان ناڵێم کە شتێکی جوانیە تۆ بێ بەڕێزەوەدا یارمەتی لێی پێشتەوە بکەیکە هاوکاریت کاگنەوەگەوەی کە سیرچێکەکەی بە پشتیاز ینی ئازارکی زۆری بەم گیانەوە زۆر زۆر ناخۆش و لەلام بۆی ویستم ڕەمزێک بێ بووی کە بگەێنم کە شتێکی ناخۆشە لە لای من ئەخوازم و هۆکارانە نەمێنێت ئیترکاری بەڵێ سپاس بۆ پێدەگە سپاس بۆ لیزا خان لە سلێمانی بڵێ بەڕێزان لەسەر تۆری کۆمەڵاتی فیسبوک بە ناونیشانی facebook.com/nalya.tv دەتوان ڕاو تیڤی نووسەرنجەکانی خۆتان بنێرن. حەمەغەفور دەڵێت پەتی سێدارە دیاری هەڵەبجەنیە دیارە وتارێکی زۆر دوور درێژە بەڵام چەند بەرگەیەکی دەخوێنینەوە دەڵێت پەتی سێدارە دیاری هەڵەبجەنیە سمبولی سەدەکانی ناوەڕاستە لە کاتێکدا ئەمڕۆ 24 هەمین ساڵ ڕۆژی کیماباران و لە سێدارەدانی شاری هەڵەبجەیە بە دانیشتوانیەوە و بە گیاندار و ڕووەک و گوڵ و بۆن و بەرامە و هەموو شتێکەوە ساڵیادی لە سێدارەدانی وجدان و ئینسافی شار و خەڵکێکە کە بۆ کڕوزی هەڵقرچانی حەقیقەت تایدا گەیشتە ئاسمان کەچی ئەبینین لە هونەر و داهێنانێکی ناوازەداوە خۆی دەڵێت دەسەڵاتی کوردی خودی یادەوەرەکەی کردوتە بۆنەیەک بۆ سیناریۆی پێشکەشکردنی پەتی سێدارەی ئەدامکردنی علی حەسەن مەجید علی کیمیاوی بە خەڵکی ئەم شارە مەبەستی ئەوەیە دەڵێت پەتی لە سێدارەکە وەکو دیاری پێشکەش کراوە بە شارەکە دیاریەک نییە بۆ هەڵەبجە بەڵکو سیمبولی سەدەکانی ناوەڕاست ئەمە تێبینی حەمەغەفور بوو. بەڵێ سابیر کەلهوڕی لە بەغدا سڵاو لێبێ کاک سابیر فەرموو. سڵاو لە تۆ کاکەکان دەستخۆشی ئەوجانانە دێکم زۆر سپاس دەکەم. ئەجارە پێشەکی سەری ڕێز و نەوازش بۆ شەیدانی هەڵەبجە
دانوێنم وە ڕێز و سڵاو و سەری ڕێزی بۆ شەیدانی هەر چوار پارچەی کوردستان دانوێنم شیوەنێک بۆ شانزەی سێ دێتە گوێم ناڵەی زوڵمی زۆر بەدەست بەدی هامانەوە لە شارەکەی هەڵەبجە و ناوچەی ئاهوڕامانەوە بۆمبی ناحەقی دژمنان گەلی کوردی سووتانەوە دایک بەدێ سەرپۆشەڕوا و باوک بەدێ جەمانەوە کەسێ نەبوو بۆ گەلی کورد وەگمەت بێتە مەیدانەوە بۆمبی غەرکەل لە ئاسمانە بۆ شار خۆی ئەسەمانەوە کرد هاوارێک کرد ڕایە کرد پرسی نەکرد بەشانەوە مناڵەگریا هاوارێک کرد دەستی بەسەر چاوانەوە مرۆڤە کەوت و ئەمرد پاش کەمێ ڕشانەوە چەند پیر لەسەر پشت کەوت بوون بەرەوەی خوا پاڕانەوە مەلان دایان لە شەقەی باڵ نەمان بە چاوچێوانەوە برینی کۆن و تازەی کورد سەرتاسەری کولانەوە مار و ئەژدی هاود و پلک هەمووی چوونە کولانەوە گیانەکان پڕین بۆ ئاسمان ڕۆیشتن نەگەڕانەوە بەڵێ ئەوانەی نەجاتیان بوو چوونە خاکی ئێرانەوە زۆربەی زۆری گەلی ئیسلام لەم کارە بێدەنمانەوە دار و بەردی ئەم موزمەڵ بەندە سەر تاسەری توانەوە شار کش و مات بەجێما بێسۆز و بێلاوانەوە شوانەکان لە چیا کەوتبوون لە شوانەکان لە چیا خەوتبوون بە شمشاڵ و بەڕانەوە سەدام بەم کارە پێکەنی ڕەنگی جوان موگەشانەوە ویسان ڕێگی کورد دەربێنن لە ئەژاد و باوانەوە سەدام ڕۆیشت و گۆڕ بە گۆڕ بوو هەڵەجە و کورد هەرمانەوە زۆر سپاس بۆ پێیەندەکە سپاس بۆ کاک سابیر کەلهوڕی لە بەغداوە بەڵێ سیروان لە چوارقۆرنا فەرموو کاک سیروان ئەلۆ بەڵێ کاک سیروان سڵاو لێبێ گومان لێتە کاک سیروان بەرنامە جوانتان نەکەم زۆر سپاس دەکەم پێم وایە تەوەری ئەمڕۆتان کراوەیە بەڵێ کاک سیروان وەڵام سەبارەت بە پێشمەرگە دەمەوێت قسە بکەم بەڵێ کاک سیروان ئەوەی پاسەوانەکان بەعزێکیان هەیە 300,000 هەیە بەعزێکیشان 335,000 هەیە پاسەوانەکان وەکو چۆن دەڵێ بە پۆلیسشە نازانێت تا ئێستا هیچ وەکیان نەکرێت دەڵێن 15 ساڵ 15 مانگ قەرەبوویان بۆ دەگەڕێتەوە تا ئێستا هیچ ڕوونکردنەوەیان بۆ نەکردووی هیوادارم بەرنامەیەکی لەسەرم تەوەرەشدا بنن پێویست دەکا حەز دەکەم تەوەرێک ترش ئەوەکەم ڕوونکەمەوە بۆ جەنابتان کە تەوەرێک لەسەر ئامادە بکەن بەڵێ کاک سیروان سەبارەت بە پشدەر لە گوندی جەرکان و مەمکانوانە هیچ ڕێگایەک نییە کە بچێ بۆ ئەو گوندا ئەنێ تا ئێستا جادەیەکیان بۆ نەکردوون کە شایانیەوەی بێ کە سیارە یا شتێک بۆ ئەم گوندانە بڕوە هیوادارم شتێکیان بۆ بکەن بۆ ئەم گوندانەش تقریبی 9 گوندێکی بەسەروەیە بەڵێ سپاس بۆ پێیەندەکەت بەڵێ بابەت تاهیر لە سلێمانی سڵاو لێبێ فەرموو ئەم کاتێ باش زۆر سپاس دەکەم کاکشوانگیان سەرەتا ڕێز و سڵاوی خۆم دێنێنم بۆ کەسوکاری شەیدانی هەڵەبجە و سەر ڕێژن و هات بۆ شەیدانەکەش داهێنم دەمەوێت لێرەدا دەمەوێت بۆ سەبارەت بۆ یادە هەنێ قسە بکەم کاشوان بەڕای تۆ هەتاکەی ئەم بایکۆتکردنە من بەڕای تۆ ئەڵێم ئەم یادکردنەوەی ئەمڕۆی هەڵەبجە شەهید هیچ مۆرچێکی حیزبی پێوە دیار بوو بەڕای من پێم باش بوو لایەنەکانی ئۆپۆزیۆن هەرچۆنی بە بەشداری ئەم یادیان کردایە نەک کۆمەڵێک گەنجڕەوانی بازاڕەکان کەن و بۆ تێکدانی باروی ئەمنی هەڵەبجە بشێوێنن بەڵێ کاک بابەتایر هەندێک لە ئەو گەنجانە بە تایبەتی ئەمەیە پێش چەند ڕۆژێک ئەمەش باس دەکرا باس لە هەندێک داواکاریان کرد یەکێک لەوانە بە سەربەخۆیی ئیداری ئەو ناوچەیە بوو کە وەک خۆیان دەیانوت ئەمە بەڵێنێک بوو درابوو بە ئەوان بەڵام تا ئێستا جێبەجێ نەکراوە هەندێک داواکاری تر ڕوونکردنەوەی تۆ قسەی تۆ چییە لەسەر ئەو داواکاریانەکە ڕەنگە ئەوەی سەبارەت بە بایکۆتکردنەکە قسەیەکی تر بێ بەڵام تایبەت بەو داواکاریانە وەکو هاوڵاتیەک چی دەڵێ لەسەر ئەو داواکاریانی هاوڵاتیانی هەڵەبجە
من لەگەڵ داواکاریەکانم کاکشوانگیان بەڵام داواکاری لەسەر جادە و بە هاهوو خۆ لەوە چەخۆ لە کارچەتەکە بینی بێت و بە هاهوو داوا ناکرێت کاکشوانگیان حکومەت پێویست داواکارەکان بەدەن حکومەت بڵێن ئێمەش وەکو شوێنەکانی کە داوای پارێزگاری هەڵەبجەکەین نەک بە هاهوو لەسەر جادەکانە کاکشوانگیان. بەڵێ سپاس بۆ پەیوەندیەکەت. بەڵێ محەممەد لە حاجیاوە فەرموو کاک محەممەد. ئەلو کاکشوانگیان کاک باش. زۆر سپاس دەکەم کاک محەممەدگیان. دای بەڕێزی کاکشوان دەستخۆشی بەرنامە لە دەکەم پێشی. زۆر سپاس دەکەم. من ئەو پێشە کۆمەڵاتیانی پێستا ڕۆیدا بەڕاستی دەیگەڕێنمەوە بۆ دەسەڵات چونکە دەتوانێت ڕێگری بکارنێ ئەو ڕووداوانە ڕووبدەن وەکو ئەوەی کە دیتر لە سلێمانی دیدی کرا لە دەوە و زاخۆ کابراهنگرد ئەوانەی کە ئەو دەستیان هەبوو لە جێ بە ئیسابیوان چونکە شتەکە تۆزێ بەلایوان داشاوە لەبەرەوەی پێشبەرگە لەو شوێنەی بوو بەڵام ناتوانن ڕێگری لە ڕووداوە بکەن لە فری ئەوەی کە 500 شتیا دەبووێت ئەوەش دەگەڕێنەوە بۆی کە دەسەڵات دەیەوێت خەڵک مەشغوڵ بێت بەوەی کە ئاگان لەو گەندەڵی دژیە نەمێنێ زیاتر خەڵک بە کێشە کۆمەڵاتیەکانەوە مەشغوڵ بێت. بەڵێ زۆر سپاس بۆ پەیوەندیەکەت. بەڵێ فەلاح لە خانەقین فەرموو کاک فەلاح. کاکشوانی عرض باش. زۆر سپاس دەکەم کاک فەلاح. باش کاکشوانی گیان سپاس دەکەم. کاکشوان من لە خانەقینەوە ڕێز و احترامم هەیە بۆ هەموو شەهیدانی هەڵەبجە هەموو کورد و کوردستان. بەڵێ وڵی یعنی بۆ هەڵەبجەی کۆن کاکشوان من بۆ ئازانم یعنی لە تەلەڤیزیۆن ئەیبینم بەس خۆم کاتی خۆی پێشمەرگە بوو ماڵمان لە کەلار بوو لەو مادیقەی لە پێشمەرگە بووم بەخوا هەڵەبجە زۆر غەدری لێکراوە یعنی حکومەت کوردستانیش غەدرەکە ئاواییان ناکا و شتێکیان بۆ ناکا ئەبوایە حکومەت کوردستان تەرخان پارەیان بۆ تەرخان کە معاشیان بۆ وەڕێتەوە هەڵەبجە وەکو هەولێر بکا بە عاسیمەیەک نەک مەحافەزەیە من شخصی خۆمە محافەزە ڕازی ناوم کاکشوان بۆ هەڵەبجەی کۆن. بەڵێ والله هەڵەبجەی کۆنەوە کاکشوان ئێمە لە هەڵەبجەی خۆن خراوتر بە خۆمانە کردە. زۆر باشە کاک فەلاح هەر لەسەر یادکردنەوەکەی کیمابارانی هەڵەبجە ئەمڕۆ زۆر لە کەناڵەکانیش ئەمە باز دەکەن لە ئێستادا هەندێک ڕا لەگەڵ ئەوەیە کە ئەم یادکردنەوەی بایکۆت بکرێت کە بینی مالایەنەکانی ئۆپۆزیسیۆن بایکۆتیان کرد هەندێکیان لەگەڵ ئەوەیەدان کە ئەم یادە بەشداری تێدا بکرێت وەک بۆ ئەوەی ڕای جیاوازیش بخێنە ڕوو بابەتە هێر لە سلێمانی دەڵێت تاکەی ئەم بایکۆتکردنە بۆ بایکۆتی دەکەن ڕای جەنابەت لەسەر قسەکەی ئەو قسەکەت زۆر خۆشە من خۆم هەڵسوراوێکی گۆڕانم کاکشوان سەی کاک بابەتە هێرە کاک فەلاح قسەی من نییە بەس لە قار دەسەڵاتی حیزبیە کاکشوان بەڵێ لە قار دەسەڵاتی حیزبیە کردمان ئەوە بۆ لە شانزەی سێ بە سەڵەبجاکەوێتە بیریان کاکشوان تو جواب من دەرەوە بەس لەبەرەوە باش لەبەرەوە ئێمە بایکۆتیەکەین وەکو گۆڕان وەکو کۆمەڵ وەکو یەکگردوو. بەڵێ سپاس بۆ پەیوەندەکە سپاس بۆ کاک فەلاح لە خانەقین وەستا حەسەن لە چوار قورنا فەرموو کاک حەسەن. کاتت باش کاکشوان زۆر سپاس دەکەم. کاکشوان دەستخۆشی بەرنامەکە لێ دەکەم. زۆر سپاس دەکەم. بەڵێ فەرموو. بەڕاستی کەناڵەکەی ئێوە کەناڵێکی جەزیرەی کوردیە زۆر دەستی ماندووتان دەکوشم. زۆر سپاس دەکەم. هیوادارم بەردەوام بن. زۆر سپاس کاکشوانە من هەندێک تێبینیم هەیە هەندێک لە برادەران پەیوەندی دەکەن بۆی هنا کاک سابیر کە ڕۆڕی لە بەغداوە پاسە هۆندراوەکی خوێندەوە زۆر لە کاتی ئەوانەی کە لەسەر خەت دەمێننەوە زۆر لە کاتی وانی دەگرن هیوادارم ئەو برادەرانی کە گویان لەدەنما زۆر لەسەر خەت نەمێنەوە بۆی حەقی ئەوەکانی تری نەخورێ. هیوادارم وابێ کاک حەسەن بەس من حەزم نەکرد شارەکەی پێ ببڕم بۆی ویستم تەواوی کرد. بەڵێ ڕاستەکەی بەڵێ دەستیمان بتە دەکشم زۆر سپاس دەکەم. هیوادار کەناڵەکەی ئێوە بەڕاستی جێگای خۆی کردوێتەوە لە حەوزی بیتوێن و پێشدەر. زۆر سپاس دەکەم ئەو شانازیە بۆ ئێمە کاک حەسەن. ئەو شیمیابارانی هەڵەبجە یادی شیمیابارانی هەڵەبجە پێم وایە شت بە ئەلام ناکرێت هیچ لە برینەکانی خەڵکی هەڵەبجە ساڕێژ نابێ و بۆ دەستخۆشی بەرنامەکەتان لێ دەکەم. زۆر سپاس دەکەم. سپاس بۆ پەیوەندەکەت. بەڵێ ئازان هەندێک لە بەشداربوانی تۆری کۆمەڵاتی فێسبوک باس لەوە دەکەن کە ئێمە بۆ ئەم تەوەرە تایبەت نەبوو بە یادی کیمیابارانی هەڵەبجە بەڵام ئێمە باسمان لەوە کە لەگەڵ ئەوەی تەوەرەکە کراوەیە دەتوان لەسەر هەر کێشە و بابەتی قسە بکەن دەتوان قسە لەسەر یادەکەشکەن و هەر بۆ ئەوەی ئەوە ڕوونکەینەوە دیارە زۆر لە وێنەکان ئێمە لەبەردەستماندان بۆی بخێنە ڕووسەبارەت بە ئەو یادە و هەندێک وێنەی مێژوویی کە ئەو کاتێک کە هەڵەبجە کیمیاباران کرا بەڵام لەبەر هەندێک وێنە کە ڕەنگە هەستێکی
خراپ دروستکە یاخود برینداری هەستی ئەو کەسانە بکە کە لەگەڵ ئەو یادەیە ژیان بۆ ئێمە وەکو ڕێزێک بۆ ئەوان ئێمە ئەو یانانەمان بەکار نەهێناوە هیوادارین ئێمە هەمومان هەڵەبجەی ئێستا ببینین و سڵاوێکمان هەبێت بۆ هەڵەبجە لە ئێستادا لەگەڵ ئەوەی کە ژیان لە هەڵەبجەیە بەردەوامە. بەڵێ سامان لە چەمچەماڵ فەرموو کاک سامان. ئێوارە باش کاکشوان زۆر سپاس دەکەم کاک سامانگیان. سەرەتا سەری ڕێز و نەوازیش بۆ شەیدانی کارەساتی هەڵەبجانێرم. هەڵبەتە تەوەری ئەمڕۆ کراوەیە من ئەمەوێت لەسەر ئەو ڕووداوەی دوێنێ شاری چەمچەماڵ گوندی زەوج و قۆچەری سەربەناحی جەباری لە شاری چەمچەماڵ ئەمێ لەسەر ئەو تەوەرە قسە بکەم. بەڵێ فەرموو. بەڕاستی من ئەمێ لێرە ئەوە بڵێم کە کەمتەرخەمی حکوومەتی هەرێم یا پۆلیس و ئاسایش لەو دەڤەرە بەڕاستی کەمتەرخەمێکی زۆریان وانوە لەو قەتڵ و عامی کە لەو دوو دیە کراوە. من لێرەوە لەم مینبەرە جوانەوە لە کەناڵیان هاتیەوە داوا لە سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستانەکەم داوا لە سەرۆکی هەرێمی کوردستانەکەم کە ڕاستەوخۆ پەیوەندی بکەن بە دوواداچوون بکەن لەسەر ئەو قەتڵ و عامی گوندی زەوج و قۆچەری. زۆر سپاس. زۆر سپاس بۆ پەیوەندەکەت سپاس بۆ کاک سامان لە چەمچەماڵ. بەڵێ دەشتی لە هەولێر فەرموو کاک دەشتی. ئەم کاتە باش. زۆر سپاس دەکەم هەموو کاتێکت باش. لا یادی شانزەی سەر ڕێز و نازش بۆ سەردەم شانزەی چوارە ببرە لە سەر ڕێز و نازش بۆ سەردەم شەیدانی کوردستان و شەیدانی هەڵەبجە بە تایبەتی دانیوێنین. بەڕێزم من لەم کاتێ ئەمەوێت لە سەسێ تەوری بچووک بە کورتی قسە بکەم ئەگەر مۆڵەتم بێ. فەرموو کاک دەشتی. بەڵێ ئەمڕۆ یادی هەڵەبجە کرایەوە کە بە شێوەیەکی زۆر سەیر و سەمەرە بوو لە هەڵەبجەیە. بە شێوەیەک لە شارەکانی سنووری ئیدارەی بابڵێ سەوز یادی هەڵەبجە بە گڕوتینێکی زۆر سیر کراوە بەڵام لە ئیدارەی سلێمان لە هەولێر کە وەکو دهۆک و ناوچەکانی هەولێر بە تایبەتی زۆر سادە سڕی بوو ئەمەش دوو ئیدارەی پێوە دیار بوو و یادەکە بە ناوچەیی کرابوو. لەلایەکی ترەوە بەرەز دکتۆر بەرهان وتێکی پێشکەش کرد وتی ئەمانەوێ هەڵەبجە بە جینۆساید بناسێنن بە هەموو دنیا بەڵام لە کاتێکا کە نوێنەرەکەی ئیتالیا قسەی کرد وتی ئێمە پەیکەرێکمان لە ئیتالیا بۆ یادی هەڵەبجە دروست کردو مۆنومنتێک بەڵام بینیمان ئەم بە ڕێزیان باشکاندەوە کە بە شێوەیەکی زۆر ناشایستانە مامەڵەی ڕێزلێگرتنیان لێکرد ئەمیش بۆ جۆرێکەوە لەبری ئەوەی کە ئەم بە ڕێزە ئەوێ هەڵەبجە بە جینۆساید بناسێنە لە وڵاتەکەی خۆیانکەچی دکتۆر بەرەم ئەوەندەی ڕێزی کە لە عەرەبێک گرت لە کەسێک گرت ئەمەندەی ڕێزی لە هەندێک خەڵک گرت ڕێزی لەو بەڕێزە نەگرت کە لە دنیا ئەوروپا ئەو هەڵەبجە بە دنیا بناسێنێت و بە جینۆساید بناسێنێت. لەلایەکی ترەوە ئەمڕۆ کە دەسەڵات بە دەیان جار دووبارە کراوەتەوە ئەو بەڵێنانەی دووبارە کردوێتەوە وتی ئێمە ئەمانەوە خزمەتگوزاری زیاتر بۆ هەڵەبجە بکەن کەسی ئیدارەی هەڵەبجەدان بوو ئێستا بڕیاری پێوە دراوە دکتۆر بەرەم ئەڵێم ئیمزا کراوە بەڵام ئایا بۆچی سەرۆکی ئیدارەکە جاری ناکرێت لە کاتێکە ئەمان کە ئەڵێن ئێمە ئەمانەوێ هەڵەبجە ئاوادان بکەن ئاوالێ بکەن ئالێ بکەن بۆچی بە شوێن بایکۆتیەکە 22 ساڵە ئێمە وەکو خەڵکی کوردستان یادی هەڵەبجەکەن و بەڵام کردار عملیەکانمان نەبینیکەوە حکومەتی هەرێم بە تەواتی قەرەبوو خەڵکی هەڵەبجە بکاتەوە لە ڕووی مادی و معنەویەوە کەسی بە شوێنش ئەڵێ ئەم هەموو بۆچی بایکۆتیەکەن ئەی باشە بەجا 22 ساڵ یادکردنەوە ئێمە بایکۆتی نەکەین چی بکەین لە دوای ئەم هەموو بەڵێنە درۆینە باشە ئەگەر با بڵێن بایکۆت نەکرێ هەندێک زەخم نەکرێتە سەر دەسەڵات بۆ ئەوەی خزمەتی شارەکە بکرێت چی بکە هەر بچین گوێ لە قسەکانی ئەوان ڕابگرنەوە کردوتی ئەوان چی بڵێن ئێمەش بڵێنەوە. بەڵێ سپاس دەکەم سپاس. زۆر بەڵێ سپاس بۆ کاکدەشتی لە هەولێر. ئاری کەمال دەڵێت درود لە گیانی پاکی شەیدانی هەڵەبجە بێ. بەڵێ باوکی پەیام لە سلێمانی فەرموو باوکی پەیام. زۆر سپاس دەکەم باوکی پەیام. زۆر سپاس. وەڵام من ئەمێ لەسەر دوو تەوەر قسەکەم یەکیان بە نسبەت بە هەڵەبجە من لێرەوە پرسە سەرخۆشی ئاراسی کە سوکاری شەیدانی هەڵەبجە و هەر چوار پارچەکەی کوردستانی دەکەم. بەداخەوە ئەوەی کە ئەمڕۆ نیگەران بووین لایەنی معارەزە بەشداریان لەو یادەیان نەکرد ئەبوایە بەشداریان کردا لەبەرەوە بۆنیەکە مڵکی هیچ حیزبێکی سیاسی نییە لە کوردستانەوە دوایەوە ئەوان مەکینەیەکی چاواشەکاریان شتۆتە کار گوایە هێزێکی زۆر لە ناو قەزار هەڵەبجە بڵاو کراوەتەوانێت کاکە گیان تۆ لە ئەو حاڵەکانەیە ئەوێ هێزێک بڵاو بکەیتەوانێت بۆ حاڵەتی ئەمنی ئەگەر کاتی ئەم هێزە بڵاو نەبووانێ و کارەساتێکی دڵتەزێن کرا ئەو کاتە لایەنی معارەزە ئەڵێن حکومەت کەم تەرخەم بوو لە ئاتی لایەنی ئەمنی قەزای هەڵەبجە دووەمیانە مێ لەسەر تەوەرەکە دێنێ بەداخەوە زۆر محاولەم کرد ببوورە باوکی پێیان پێشی بچینە سەر تەوەرێکی تر باوکی پێیان کاک دەشتی لە هەولێر دەڵێت
دوو ئیدارەی دیار بووە لە یادکردنەوەی ئەم کارەساتە. هەروەها پەیوەندیکی تری کاک فەلاح لە خانەقین باس لەوە دەکەن کە وەک خۆیان دەڵێن هیچ نەکراوە بۆیان بۆیە ئەوان ئەم یادەیان بایکۆت کردووە. تەنانەت کاک فەلاح دەڵێت ئەگەر بایکۆتی نەکەین یاخود بۆ وەرە کاک دەشتی دەڵێت ئەگەر بایکۆتی نەکەین ئێمە دوای 24 ساڵ چی بکەین؟ زۆر بەکوتی شوان ئەگەر ئێمە بڵین هەر هیچ نەکراوە بەڕاستی ئەمە وجدانیە، بەڵام ئەوەی کە کراوە لە ئاسی کۆحی قەزای هەڵەبجە چونکە قەزای هەڵەبجە بەڕاستی سمبولی نەکا کوردستانی عێراقا هی هەر شواتاتێکی کوردستانە ئەدێ زۆر لەوە زیاتریشیان بۆ بکرێەوە خەڵکی ئەو شارە ببژێن دەتوانێت بە هەموو ڕێیەکەوە. کەواتە تەوەری دووهەمت زۆر بە کورتی باوکی پێیان. تەوەری دووهەمت زۆر بە کورتی بەڵێ. ئافریکا لەسەرەوە تۆری دێنە بە حەقت من سەر ئەو کوشتانی کە لە چەمچەماوەوە من لێرەوە قسەی خۆم ڕاگەرم بە کەس و کارم، بەڵام بەداخەوە زیاتر ئەمڕۆ کە مەسەلەی کێشە کۆمەڵایەتیەکانی بۆ قەعادەتێک لەناو کۆمەڵگای ئێمەیە ئەوە زۆرتر ئەگەڕێتەوە بۆ لایەنی دەسەڵات، چونکە هێندێ بەرترت هەیە بەڕاستی لایەنێکە گرنگ و لایەنەکەی کە تەرامۆشەکەن تەنها ئەوەیە کە وەزعەکانی ئەمڕۆوا دەکرد مستافانەک. زۆر سپاس بۆ پەیوەندیەکەت. بەڵێ ئەحمەد لە ڕانیە فەرموو کاک ئەحمەد. کاک ئەحمەد لە ڕانیە گوێت لێمانە کاک ئەحمەد؟ بەڵێ دیارە پەیوەندێکی ئامادە نییە. محەممەد دیوان دەڵێت تەنها ئەوە دەڵێن هەموو شتێکە هەموو شازدەی سەیەک هەڵەبجە دەڵێ گوڵم بۆ مەهێنن وا بکەن جەستەم گوڵ بگرێ. ئەروەها نەجمەدین سەیید دەڵێت ئەمڕۆژ وەک هەموو ساڵانی تر لە یادی کارەساتی هەڵەبجەدا خواندێکی گەورە مەبەستی نازانم مەبەستی دیارە شاندێکی گەورە لەسەر شەرەفی شەیدانی هەڵەبجە بۆ بەرپرسان ساز کرا. دیارە مەبەستی خوانێکی گەورەی هەر ئەوەی قسەکەی عەلی مام ئەنوەر دەڵێت سڵاو بۆ ریپۆرتاجێک لەسەر کارەساتی هەڵەبجە ناکەن، پێم وایە لایەنێک کە خۆی هۆکاری سەرەکی ئەو ڕووداوە بێت ئێستاش دەیەوێت ئەو یادە بکاتە مڵکی خۆی. ئەوە تێبینی عەلی مام ئەنوەر بوو. هێڤار کۆچە دەڵێت هەڵەبجە شارێکی پێویستە خزمەتگوزاری باشتری بۆ بکەن لە چاو شارەکانی تری کوردستان بەس تەنها یادکردنەوە نەبێت. بەڵێ پەیوەندیکی ترمان لەگەڵدایە. ئالان لە سلێمانی فەرموو کاک ئالان. ئەمکاتە باش کاشۆنجان زۆر سپاس دەکەم کاک ئالان. کاشۆنجان ئێمە سەری ڕۆژنەواز بۆ هەموو شەیدانی کوردستان و شەیدانی کیمیابارانی هەڵەبجە دادەنوێنین. بەڵێ بەڵێ کاک ئالان. بەڵێ سپاس بۆ کاک ئالان لە سلێمانی و چانێک و دێنە وڵاتان ئازیزان. بەڵێ بەڕێزان ئۆلیڤیۆ سیۆ دەڵێت یاخود جیۆ دەڵێت ئەمڕۆ یادی هەڵەبجە بوو سەیرە لەو یادەدا شارەکەیان پڕ کردووە لە عسکەر ئاوا سەلمان یاخود ئایا سەلمان دەڵێت خۆزگە حکوومەت ئامادەیە پیشەکانی دادەخست و منداڵی فەقیر و هەژاری پێ هەڵ نەخەڵەتانایە چونکە دەرچووی ئەم ئامادەیانە بێبەشن لە هەموو شتێک تەعینات بۆ ئەوانە و نەتەعینات بۆ ئەوانە مەبەستی ئەوەیە و نەمێنحا. ئیدریس قەڵاتزیە دەڵێت نازانم لەکوێوە دەست پێ بکەم کۆتایی پێبێنم سەبارەت بە بەم حکوومەتە هەندێک وشەی نووسیوە دەڵێت ناوێکی هێناو دەڵێت ئەو دەڵێ گەندەڵی کولتورە مەبەستی نێچیروان بارزانیە کە سەرۆکی حکوومەتە کە ناوزەند کراوە بۆ پێکردنی کابینی نوێی حکوومەتی هەرێمی کوردستان دەڵێت گەندەڵی مەبەستی ئەوە کە وتوێتی گەندەڵی کولتورە باواتای قسەکانی ئەو بێ مانای وایە فلکلۆرە. دەڵێت فلکلۆریش مانای ئەوەیە کە باو و باپیرانمان بۆمان ماوەتەوە و آخر باو و باپیرانی ئێمە کەی دەسەڵاتدار بوون تاوەکو گەندەڵی بکەن. یارە جەبار دەڵێت بەداخەوە گەنجان لەم دەسەڵاتە بێزارن. بەڵێ ڕاگوێز لە پیرەمەگرون. سڵاو لێ بێ کاک ڕاگوێز فەرموو. کاک ڕاگوێز لە پیرەمەگرون. ئێوارە باش بەڕێزم. زۆر سپاس دەکەم کاک ڕاگوێز. وڵایی کەسێک تەلەفۆنی کردوتی هەتاکەی بایکۆتکردن بە زمانی ژەڵام هەتاکەی بە حیزبیکردنی یادەکان هەتاکەی گەندەڵی هەتاکەی نەعەدالەتی هەتاکی دوو بنەماڵە هەموو بۆنە نیشتیمانیەکانی ئەم وڵاتە ئەکەنە بۆنەی حیزبی و بۆ بەرژەوەندەی خۆیان بەکاری دەهێن هەتاکی ئەم سەرکردە گەندەڵانە بەڵێنی بە درۆ بە خەڵکی کوردستان ئەدەن بەسە نازم خەڵکی کوردستان بۆ ئالەکەن حکومەتی بەعز ئەم خەڵکی کیمیاباران کرد بەڵام ئێوە بە سیاست ئەم خەڵکەدان فوتان بۆ سیاستە درۆینەی کە دێنە سەر تەلەڤیزۆن و درۆ ئەکەن بۆ خەڵکی ئەم وڵاتە خەڵک چاواشەکەن چەندین میدیای زەبەلاحی چاواشەکانە خستۆتە گەڕ
ئەم دوو دەسەڵاتە شەوانە و ڕۆژانە 24 ساعات خەڵکی پێ چاواشەکەن هەتاکی ئەم چاواشەکاریە نازان ئەم چاواشەکاریە لە پێناوی چیدا تکایە وازمان لێبێن ئێمە وازمان لەم دەسەڵاتە گەندەڵە هێناوە باوانی وازمان لێبێن با بۆ خۆمان بەڕێوە بەرین پێویستمان بەم دەسەڵاتە گەندەڵەوە بەم سەرکردە گەندەڵەکەی ئێستا نەماوە. بەڵێ سپاس بۆ پەیوەندەکەت کاک ڕۆگەز لە پیرەمەگرون هیوادارم ناوی کەس نەهێنین و بۆ شێوەیە قسە نەکەین و ڕەخنەکانی خۆتان ئێوە خۆتان دەزانن دایم ئەم بەرنامەیە کراوە بۆ هەر ڕەخنەوە هەر تێبینێکی ئەوە بە ئازادانە قسەتان کردووە بەڵام بۆ زمانە قسە نەکەین بۆ ئەوەی بتوانین ناوی لایەن و کەسەکان بۆ شێوە نەهێنین. بەڵێ عەبدولقادر لە هەولێر فەرموو کاک عەبدولقادر. ئێوارە باش زۆر سپاس دەکەم. هەزاران سەلاو لە جانی پاکی شەهیدانی حەڵەبجەی شەهید هیوادارم ملەتی کورد لە هەر چارپاسەی کوردستان ئەو یادە لەبیر نەکەن لەبەر ئەوەی ملەتی کورد بە جینۆساید دەبێ حساب بکرێ و دەبێ حسابەسی تەواویشی لۆ بکرێ لەلایەن دەوڵەتانەوە ئەگەر حساب لۆ ئێمە نەکەن حساب لۆ چێ نەکەن ئەوە لەلایەک لەلایەکی دی ئەنگۆ بەرنامەکان لەسەر هەموو شتەسی دانایە لۆ لەسەر یەک شتی دانانێن ئەوە زانیمان حکوومەتی سەردام هەستا بە شیمیابارانی هەڵەبجە لە حالەتێکدا شەڕی ئێران و عێراق بەردەوام بوو هۆکارەکانی چ بوو ئەو کارەی ئەنجامدا ئایا هۆکارەکەی هەر ئەوە بوو سەردام حوسێن پیاوێکی وا بوو کە خۆی بە قائیدی هەموو دەوڵەتی عەرەبی دەزانی و کابراایەکی دیکتاتۆر بوو یان ئێمەش دەستمان هەبوو لەو کارە برادەرێک ئێستاکە تەلەفۆنی کە دەگەر ئێوە گۆتی هەیە دەستی هەبووە ئەوەی کاری هەڵەبجە شیمیابارانی هەڵەبجە ئێستا خۆی دەکاتە خاوەنی هەڵەبجە حەزێ دەکە بەرنامەکی لەسەر ئەوەی دابنێن بۆ ئەوەی لەو خەرچی ڕۆم بتەوە هۆکارەکانی ناوەوە و دەرەوە و حکوومەتی عێراقی ڕۆم بتەوە دەوبارەیەوە هیواداریشم ملەتی کورد بەستە هەنداوەکی کابرای گۆتەنی پردەدەنەیەک بە هاوەرە بکەین کاکە ئەو بریێنە لەسەر ڕێژ بکەین ئێمە کارەسەری ئەوەی ناکرێ ئێستاکە زۆر کەسەیە ئەو شتانیان هەیدی تێنۆ شەڕەجنەوە و لۆ مناقەشە و ئەو برێ فران متام و ئەو برێ فران وای کرد و ئەو برێ فران گەندەوە نەتیجەکەی چییە؟ بەڵێ سپاس بۆ پەیوەندەکەت. ئێمە دەستمان لە قوڵیکی جوانی دەستە دەرێ و لە ئەنجام ئەو خەماقەی چەند ساڵە ملەتی کورد لە زمانی شێخ عەبدولسەلام و شێخ مەحموود و سەعیدی پیران و شم کۆشکات هەموو بەفی ڕوو دەڕوە. بەڵێ سپاس دەکەم. سپاس بۆ کاک عەبدولقادر لە هەولێر زۆر سپاس بۆ پەیوەندەکەت. زۆر سپاس دەکەم. بەڵێ باوکی محەممەد لە ئامەدی فەرموو باوکی محەممەد. باوکی محەممەد لە ئامەدی بەڵێ دیارە پەیوەندەکەی ئامادە نیە دەچێت لای ئەسعەد لە سلێمانی فەرموو کاک ئەسعەد. کاک ئەسعەد لە سلێمانی هیوادارتان باش. زۆر سپاس دەکەم کاک ئەسعەد. دەستان خۆش بێت دیارە تەوەرەکە کراوەیە من ئەمەوێ کەمێ لەسەر یاد و یەکێک لەو یادە تاوانەی کە گەلی کوردیا دێکاتەوەی کە لەو کارەساتانە کارەساتی هەڵەبجەیە دیارە کورد لە مێژوویدا کۆمەڵێک زۆر کارەساتی هەیە بەڵام لە تاوترینیان ئەنفال و کارەساتی هەڵەبجەیە کوردیش بەگژی درندەترین ڕژێما چۆتەوە لەبەرەوە لەو ڕژێمە درندەیە چاوەڕوانی شتیوا دەکرێ و ئەو میلەتەش ئەو نەتەوەیش دیارە ئامادەی تەسخێدان و قوربانیدانی تیا بوو بۆی بگا بە ئازادی بەڵام من وێڕای ئەوەی کە سەری ڕێز و نەوازش بۆ شەهیدانی هەڵەبجە و سەرجەم شەهیدانی کورد و کوردانەوێنم وە تەرەخۆشی لە خزم و کەس و کاریانەکەم بەڵام بەڕاستی ئەوەی کە ڕۆحی شەهیدەکان ئاسووداکە ئەوەی کە ئارامێدا بە کەس و کارەکانیان ئەوەی کە هەموو قوربانی دەرەکانی ئەم میلەتە ئاسوودەکە ئەوەیە کە دەسەڵاتێک حکم بکاکە ئەو ببوورە کە ئەو دەسەڵاتەیە بتوانێت سیستمێک بەرێبەڕێەوە بتوانێت دەسەڵاتێک بێنێتە سەر ئەرزی واقعکە ئەو میلەتە هەست بکات قوربانیەکانی تەسخیەکانی
ئەو هەموو شەهیدەی ئەو هەموو خوێنەی کە ڕشتوێتی کە داوێتی بە هەدەر نەچووە. ئیستا هەستەکە دەسەڵاتێکە، ئەم دەسەڵاتە دادوەری دەستەبەر کردووە، ئەم دەسەڵاتە عدالەتێکی باشی دەستەبەر کردووە و دیموکراتیەت و مافی خەڵکی پارێزی و بەرگری لێەکە. ئەوەیە ئاسوودەی ئەدا بە ڕۆحی شەیدەکان و خزم و کەسەکانیشان ئاسوودە ئەکا، نەوەک دەسەڵاتێکە گلەی لەوە بکە خەڵک بایکۆت ئەکا. باشە کاکە ئێوە ئەو دەسەڵاتن کە فەرمو چەندین بنەماڵە و چەندین کەس هەر ئاور بینەوە بەم دەولامانە ئەزا ئەبینین و زۆر بە وازحی کە لەسەر حسابی ئەم میلەتە لەسەر داهاتی ئەم میلەتە گەشتنە ئاسمان و بوون بە خاوەنی گەورەترین سەروەت و بەڵێ سپاس بۆ پەیوەندەکەت، زۆر سپاس بۆ کاگە سعد، سپاس بۆ کاگە سعد، زۆر سپاس دەکەم. بەڵێ داستان خان لە کەرکووک، فەرموو داستان خان. ئەم کاتت باش کاکشوان، زۆر سپاس دەکەم داستان خان، دەستخۆشم تەوە جوانت لێ یەکەم. زۆر سپاس دەکەم. من تەوەەکەم لەسەر هەڵەبجەیە. بەڵێ فەرموو. ڕێزی نەوازش بۆ ڕۆژی پاکی شەهیدانی هەڵەبجە و گشت شەهیدانی ڕێگەی ڕزگاری کورد و کوردستان. ئەوە بوو لە 16/1980 بە چەکی قەدەغەکراوی دنیا بارانی شاری هەڵەبجە. ئەوە شکارێکی دڵم دەوتش بە مرۆڤایەتی دەرحەق بە شاری هەڵەبجەکرا. شاری هەڵەبجە هیرۆشیمای کوردستان بوو. هیرۆشیما ناگازاری نەدوو شادی لە ژاپۆن لە جەنگی جیهانی دووەمدا کە ئەڵمانیا بە قومبەلەڤاڵیە ئەو شارەی وێران کرد و بە هەزارها کەسی کوشت و تا ئێستا لەم شارە و کشت و کاڵیش ناکرێت و سپێندا وێرانی کرد. هەڵەبجە بە عینیشت وەکو ئەوی لێکرا و 5,000 کەسی کوژا و پێکە لە بریندارە. بۆیە هەر شتێ بۆ هەڵەبجە بکرێت و ناگاتە دڵۆپەی خوێنی ئەو شەهیدانە. زانی هەڵەبجە زۆر قوڕە و قەت ساڕێژ ناکرێت. هەر هەڵەبجە بوو کوردی بە هەموو دنیا ناسان. هیوادارم قەت لە بیری نەکەین و تا کووت و بارە نەبێتەوە. مەرگە ساتی گوت ئەوەندە زۆر و قەت لە بیر نایە. هیوادارم ئێوارێکی زۆر سپاس دەکەم. سپاس بۆ داستان خان لە کەرکووک. بەڵێ ڕێبوار لە کەرکووک، فەرموو کاک ڕێبوار. ئەم کاتت باش، زۆر سپاس دەکەم. پێشەکی پرسە و سەرخۆشی ئاراستەی شاری هەڵەبجە و گۆبتەپە و کەسوکاری ئەنفارکراوەکانی شێخ مزێنی و ئاغدەلەر هەر هەمویانەکەم. من لەسەر تەوەرەکەشت یەکم هەیە نقطەیەک ئەگەر بکرێ ڕقم ئاسیا سێڵش دانێن هەر کۆڕەکە بەڕێزیان. ئێمە هەندێکمان ئاسیامان ئێوە هەندێکشی کۆڕەکە. بەڵێ هینێکە پرسێ ئێمە لە 2004 لەسەر ئەوەی لە 2004 ئێستا لێمانە سەرنەوە لە 2004 دەکە 8 ساڵ ئێستا بانگمانیان کردووە ئەڵێن دەبێت پارەکە بدەنەوە. گوتم ئەگەر تەوەرێکمان لەسەرەوە بۆ ئامادەکە یان زۆر مەمنونە بین. ئێوە دەڵێن ئیش بۆ هەڵەبجە بکرێ 750,000 داوەتە کوڕە ئەنفالێ. من خۆم کوڕە ئەنفالم، هەش کەسم ئەنفالە. لە 2004 ئێستا داوای 750,000 لێکەنەوە. ئەبێت چی بۆ هەڵەبجە بکرێ؟ ئەگەر کوڕە شەهیدەکەەوە ماوە ناکرێ. بۆ لە 2004 داتان پێی بۆ ئێستاکانە داوای لێکەنەوە. بەڵێ سپاس بۆ پەیوەندەکەت. چی هینێکمانە بێ؟ ئێمە کەسوکاری ئەنفارین، ئەنفار و هەڵەبجە هەر وەرگێکە. ئەوان ئامادە بن 750,000 بسەنەوە. ئامادەن چی بۆ هەڵەبجە بکەن، چی بۆ کوڕی شەهید بکەن، چی بۆ کچە ئەنفال بکەن. بەڵێ چۆن حکومەتێ لە ڕووی بێ لە 2004 زۆر سپاس دەکەم. بەڵێ سپاس کاک ڕێبوار، زۆر سپاس دەکەم. بەڵێ زریان لە چەمچەماڵ، سڵاو لێ بفەرموو. کاکشان ئەم کاتە باش، زۆر سپاس کاک زریان. بەڕێز بووە و کێشانی کە لە چەمچەماڵە بوونی دوو ناوەڵە ڕوویدا من پێ سەبارەت بەوە هەندێک قسە بکەنیانی. بەڵێ فەرموو. ئیسا جۆملانێ پەیوەندیدارەکان بۆ لە پەیوەندی پێواکە دەوێت حکومەت بەڕاستی تاوانبارە لەو کێشەیە خۆ کەمسەرخەنی کردووە. بەڵێ من وەکو ئەوەی کاگەدار بووم لەو کێشانەیە ئەگەر بێت و حکومەت بچوایەتە ئەو شەڕۆیە ئاشایز یاخود ئەو پۆلیسانی کە لێ بوون دڵنیاتەکەمەوە 5 خەڵکی مەدەنی لەو بنەماڵە کوژرا 20 پۆلیسە کوژرا لەو بینێ ئەگەر بێت و بچوایەتە گەربەی کێشەکەەوە. ئیجا برای بەڕێز حەز کە زۆر خۆی ئینسانێک حەز کە زۆر خۆی مرۆڤێکە تۆ دەبی لە ژیانی خۆت بکەیتەوە. بەڵێ تۆ ئەگەر کێشەیە وەربەی دوو بنەماڵە ڕوئەدا تۆ پۆلیس کەم سەرخەمەگەی ئەڵێ حکومەت کەم سەرخەمە ناکرێ. پۆلیس بە هەموو ئەرکی خۆی دەتوانێت ئیشەکانی خۆی جێبەجێ بکات. جا بۆیە من هیوادارم لە هەموو وڵاتێک بەڵێ
ڕقمە لە پۆلیس و ئاشایشی کوردستان نەگرێت تۆ بۆ خۆت ئاشایشێ بە نیسانی بۆ خۆی ئاشایشێ بە یا پۆلیسێ بێ دڵنیا بم کێشە ڕوونادا. بەڵێ سپاس بۆ پەیوەندەکەت. ڕامیار کوردی دەڵێت هیوادارم لەلایەن خەڵکەوە سندوقێک بۆ شاری هەڵەبجە دروست بکرێ بۆ یارمەتی ئەو شارەی تر هەردوو لە ڕزگاریان دەبێت هەم حکوومەت و خەڵکیش لەو دڵڕاوکێیە و ڕزگاریان دەبێت بەڕای من باشترین چارەسەرە. بەڵێ بژار لە سلێمانی سڵاو لێ بفەرموو. ئەم کاتتان باش زۆر سپاس کاک بژار. لە ڕاستیە حەزەکەم تەوەرەیەک ببزوێنین ئەمڕۆ یان تەوەرەیەک بژوڵێنین ئەویش یادی هەڵەبجە و ساڵانە کە وەک نەریتێک خەریکێکینە نەریت یادی هەڵەبجاکەینەوە. بە بڕای من ئەگەر ئێمە لەسەر ئەم ڕەچکە بەردەوام بین ئەوە عاشورایەک بۆ کورد دروست دەکەین. هەر وەک چۆن لە مێژووی ئیسلامە هەر لە ناو شیعە مەذهەبەکان خۆیانە حەسەن و حسێنیان کوشت و شەهیدیان کرد و ساڵانەش دێن لە خۆدان و سینەزەنی بۆ ئەکەن. با ئێمە ئەم شتە ئەم نەریتە لە کوردیا دووبارە نەکەینەوە. ئێمە ئەگەر بمانەوێت ڕێزێکی ڕاستەقینە لە شەهیدانی هەڵەبجە بگرین پێویستە پێش ئەوەی کە ناوی شەهیدەکان بەرین زیندۆکان پاژماوەی کارەسات و پاژماوەی تاوانی کیمیابارانی هەڵەبجە ڕێزیان لێ بگیرێت. ئەگەر ئێمە ڕێز لەوان نەگرین هەچی باسێکی شەهیدەکان بکەین ڕازگۆنین درۆکەین لەگەڵیانە. ئەمە یەک. دووەمین شت ئەگەر ئێمەش بمانەوێ ڕێزێک بۆ ئەو شەهیدانە دابنین حرمەتێک بۆ کەسوکاریان بگێڕینەوە ئەبێ بە قوڵی دراسەیەکی جددی بکرێ لەسەر کارەساتی هەڵەبجە چۆن ڕوویدا کێ هۆکار بوو سەبەب کارچی بوو ئەو تاوانانی کاکە کیمیایی کرا بە هەڵەبجە نیوەی شارەکە خاپور کرا ئەی تاوانی کە دوای ئەوە کراوە کاکە دزی کرا لە هەڵەبجە پەنجەی مردوو بڕایەوە بۆ ئەڵقەیەک. یعنی ئەوەی کە خەڵکی هەڵەبجە بێ باش ئەزانێ خەڵک چ دزیەک لە هەڵەبجا کرا ئەی بۆ تا ئێستا هەروەکو چۆن عەلی کیمیایی و سەدام و کێو دران بە دادگا بۆ ئەوانەش نادرێن بە دادگا بۆ دزەکانی هەڵەبجە نادرێنەوە بە دادگا. ڕۆژانە دزیەکرێ لە هەڵەبجە ڕۆژانە پارەی هەڵەبجە ئەخورێ ڕۆژانە قوتی خەڵکی هەڵەبجە ئەبرێ چەندان ملیۆن دۆلار هاتە ناو کوردستانەوە بە ناوی هەڵەبجە چی لێ هادەمانە ئەگەر بە پێ پارانە بووە ئێستا بۆ جادەکانی هەڵەبجە مووی ئاڵتون بووایە چی کراوە بۆ هەڵەبجە. زۆر سپاس بۆ کاک بژار لە سلێمانی. بەڵێ عامر لە کەلەکچی فەرموو کاک عامر. بەڵێ دیارە پەیوەندەکەی ئامادە نییە دەچینە لای ئایندە لە قۆشتەپە. سڵاو لێ بێ فەرموو. باش کاک شوان. زۆر سپاس کاک ئایندە. کاک شوان وەڵی دەمەوێت لەسەر تەوەرە قسە بکەمە تاکو ئێستا خۆتان لێ نەداوە نازانم ئەو تەوەرە یەکەم ئەو تەوەرە ئەوەیە کە پاژەوەی لە سوێکی ئاب کۆمەڵە خانوو و شت لە هەولێر پارتی دەستی بەسەداگرتووە تاکو ئێستا لەسەر خەڵکی خۆی تەوزیعی کردەوە کەچی ئەوانی تر هەر بەتەما بوون قارەبوو بکرێنەوە کەچی هێتا ئێستا قارەبوو نەکرانەوە. ئەوە پێویستە ئێوە تەوەرەکتان هەبی لەسەرەوە لەبەرەوەی خەڵکەکی زۆر هەیە متابعی ئەو تەوەرە دەکات بەڕاستی تاکو ئێستا ئەو تەوەرە هیچ باز نەکراوە. کاک ئایندە ڕۆژێک باس کرا پەیوەندیە کرا کە ئەو خانوانە پێم وابێ بەناوی ڕزگاری بوو لە هەولێر لە بەردەم پەرلەمانی کوردستانەوە باسی لۆ کرد کە ئەوان ئێستا ئاوارەی کۆیان هەر ئەو بابەت بەڕاستی لەسەر ئەوەی کەوانەی لە ئێران دەگەڕێنەوە بە ناوی ئیسلامیەکان و ئەوانە ئێوە زۆر ئیحتیمامیان پێ دەن بەڕاستی خەڵکەکی زۆر هەیە لێتان ناڕازیە لەبەر زۆر ئیحتیمام بۆوانە دەن لەبەر ئەوانە کەس نازانی لەسەر چ ئاوارەی ئێران و ئەو لایبوونە یعنی ئێوە ئیحتیمامیان پێدان بشینە ئەوە زەرەر لە کورد و لە دڵنیا بە کاک سپاس بۆ پەیوەندەکە دڵنیا بە هەر هەواڵێک کە لە NRTە یخود لە گەشتی هەواڵەکانە پێشکەش بکرێ ئەوە وەکو ئەهەمیەت نییە وەکو ئەوەیە کە تەنها گواستنەوەی هەواڵەکەیە بۆ بینەران بەڵێ هەرێز لە کەرکووک. سڵاو لێ بێ فەرموو. دوا پەیوەندیمانە هەرێز لە کەرکووک. کاتر باش زۆر سپاس دەکەم هەرێز خان. من ئەمەوێت جیاواز لەو قسانی ئەو کەسانی پەیوەندیان کرد بابەتێکی تر باس بکەم دووادارم جەنابێت بەرنامەی کتابەتی لەسەر تەرخان بکەی ئەویش لەسەر خوێندکارانی دەرەکیە کە ئێستا بووە بە کێشێکی زۆر گەورەی کوردستان لە شاری هەولێر و سلێمانی خۆپیشاندان کرا
من ئەو ئەمە بڵێم کە ئێمە خوێندکارانی دەرەکین و لە خوێندندا نەبڕین بەڵام بەهۆکاری ئەوەی ئەم ساڵوتیان ناتوانێت ئەو کەسەی 3 ساڵە بێت لە 6 ناتوانێت بڵێن لە شەو بخوێنێت بۆیە کردمان بە دەرەکی لە ئینجا لەگەڵ ئەوەشە منهج گۆڕا منهجی بیرکاری و لەگەڵ ئینگلیزی گۆڕاوە زۆر بە کورتی هێرێزخان زۆر بە کورتی کاتی بەرنامەکەتەوە ببوورە باشە زۆر سپاس بەس من مەبەستم ئەوەیە ئەم ساڵێک تر نەئەتوانین ئیمتحانی دەرەکی بینەوە نەئەتوانین بخوێنین لە شوێن ئێمە چارەنووسمان چی لێیە کەواتە 15 ساڵی خوێندنمان هیچ بۆچی بخوێنین کە هیچ ئەنجامێکی نییە من داواکارم لە تۆ بەرنامەی تایبەتی لەسەر دابین کەین چکە ئێمە گەنجین ئێمە چەند ساڵێک تر ئەبین بنەوەی دواڕۆژ بەڵێ سپاس بۆ پێوەندەکەت زۆر سپاس دەکەم سپاس بۆ پێوەندەکەت بوو بەرە لەبەر تەوابوونی کاتی بەرنامەکە بەڕێزان سپێنێ بەردەوامی لەگەڵتان هەشاد و بەختەوەر بن